لای تۆرەکانی ئەمڕۆمان کە ئەمڕۆ ڕۆژی زمانی ئینگلیسیە، زمانی ئینگلیزی زمانێکی ستانداردە لە جیهانە زۆر کاری پێکرێت و هەوڵیش ئەدرێت لە هەموو وڵاتێکا بەدەر لە زمانی دایکیان ببێتە زمانی دووەمیان. باشە زۆر کاری لەکەن، زۆر بێ وڵاتان کاری لەسەرەکەن و بە شێوەیەکی گشتی کام ڕۆژیان بۆ دیاری کردووە بێگومان ئەم زمانەش ساڵ بە ساڵ ئەتوانێت دەوڵەمەندترکرێت ساڵ بە ساڵ کۆمەڵێک وشە یاخود پیتی بۆ زیاترەکرێت و ئێستاش ئەبینی ئێمە وەکو هەرێمی کوردستان وەکو کۆمەڵێک لە خوێندنگە تایبەتەکانمان زمانی ئینگلیزی بۆتە زمانێکی سەرەکی بۆ خوێندکارەکانمان خۆی بەداخۆمە قەت لەگەڵ ئەویانی کەسمان لەگەڵ ئەوانیش کە زمانی دایک زمانی سەرەکی ئێمە کە زمانی کوردیە زمانی شیرینی کوردیە. دوای زمانی دایک ئەتوانی تۆ ئەگەر تواناسە بوو لێ هاتوویت هەبوو زمانی ئینگلیزی فێر بیت. چوار زمان پێنج زمان فێر بەڵام زمانی دایکەکەی خۆت لە یادمەکە. ئەوەی کە گرنگە بۆ پێ زمانەکانی تر زمانی ئینگلیزی ئەگەر تۆ لە دوای زمانی دایکتەوە زمانی ئینگلیزی بزانی ئەمە کارپێکەرێکی باشە لە تەواوی جیهانە بۆ لەبەرەوەی لە هەموو شوێنەکە ئەتوانێت کاری خۆت بەجێ بکەێنێ و ئێستاش زمانی ئینگلیزی بۆتە بەشێکی سەرەکی لە CV وەرگرتنی کارمەندا لە زۆربەی کەرتە تایبەتەکانە بۆی بتوانێت کاری پێ بکات. بەڵام ئایا پرسیارەکەی ئێمە لێرایەت ئەوەیە ئێمە کە باسی زمانی کوردی ئەکەین و باسی زمانی دایکەکەین باشە بۆ زمانی ئینگلیزی بۆتە بەشێکی سەرەکی بۆ کارکردنی من. ئەسا سەر کۆتۆ تەسەورکە ون ئێمە کاتێک باسی زمانەکەین لە ئاستی جیهانە چەند وڵات هەیە زمانیان لەبەرەوەی کە بۆ نمونە وڵاتانێکی زلهێز بوون وڵاتانی تریان داگیر کردووە فەڕەنسا بۆ ئیسپانیا بۆ هەموومانە بریتانیا بووە بۆ لە ناویانە لە ئێستاە زمانی ئینگلیزی بەم شێوەیە خەریکە جەهانگیرە بێت بۆ بەم شێوە زۆرە لە زانستایە لە ڕوە جیاوازەکانەیە کە زمانی ئینگلیزی بەکارهێنرێت تۆ زۆر جارەگەرەچیتە وڵاتێک تەنانەت ئەگەر زمانی ئەو وڵاتش نەزانی بە ئینگلیزیەکە تا ڕادێک کەسێک جواب تادۆ بەڵام بۆ نمونە بەیانی تا ئێوارە زمانی بۆ نمونە تورکی فارسی هەندێک جار بەداخە و کوردێکی خۆشمان قسە بکە کەس لێو تێناکە هەرخۆی ئێرەش نییە بەڕاستی ینی زۆربەی وڵاتانی ئەوروپا من خۆم بەرکەوتنم هەبوو ینی بۆ نمونە لە وڵاتی ئەڵمانیا پۆلیسێک لەسەر شەقامە بەرکەوتنی لەگەڵ هەموو جۆرە زمانە جیازەکانی هەیە بەدەر لە زمانی دایکی کە زمانی ئەڵمانیە ئەگەر نەوزانی ڕێگا باتە بەردەم زمانی دۆم زمانی ئینگلیزی کە قسە لەگەڵەکە کەواتە ئەم زمانە بۆتە ستاندارد لە جیهانە بۆیە کارێکی باشی پێکرێ و لای خۆشمان بە خۆشحاڵی و لە ناوەندا ئەکادمیەکانمانە ئەمە زۆر بەباشی کاری لەسەرەکرێ و چەندین خوێنکارمان هەیە کە ئەتوانن بەباشی پەروەردەی ئەم زمانە بن بەدەر لە زمانی دایکمان کە زمانی کوردیە بۆ ێزانکۆی سلەیمانیمانەیە کە کۆلێژێکمانەیە کۆلێژی زمانە کە بە شێوازێکی زۆر ئەکاتمی کار لەسەر ئەم زمانە ئەکرێ و چۆن بتوانێت بێتە بەشێکی سەرەکی بۆم خوێنکارە و بتوانێت لە کۆمەڵە بەشی تراخۆی ببینێتەوە و کاری پێ بکە بۆیە ئێمە گۆ لەسەر ڕۆژەکەکەین و لەسەر ئاستی خوێنکارانمان تا چەند ئێمە توانیمانە زمانی ئینگلیزی لە نێو خۆمانە بێتە زمانێکی دووەم و کاری پێ بکرێت بۆیە میوانداری زۆر بەڕێز دکتۆر سۆمانە و زادمان کرۆ سەرۆکی بەشی کۆلێژی زمان لە زانکۆ سلێمانی بە ڕێزیان لێرە ئامادەیە خۆشین بە ئامادەبوون مە لێرە دانیشم لەوێت وڵات ڕاستەکە بێت تۆ لەوێ دانیشی بەخێر بێت باسی ڕۆژی زمانی ئینگلیزیەکەین بەدەر لەوەی کە من بچمە لای ڕۆژەکە و چۆنم ڕۆژیان دەستنیشان کرد هەمیشە پرسیارێک لامان دروستە بێ زمانی ئینگلیزی لە جیهانە زۆر گرنگی پێدێ نەک لە هەرێمی کوردستانە بەڵام لە لای خۆمان زۆر جا گرنگیەکە زیادە ڕێیەکی تیاکەین ینی وامان لێکرۆمە بۆ خێزانانە قساکەین کە ئەو مناڵانیان ئێستا بەڕێوەیان بەریان بردویان بۆ مەکتەبە تایبەتەکان بۆتە زمانێکی سەرەکی ئایا ئەمە ڕێگایەکی تەندروستە یاخود زمانی ئینگلیزی ئێمە بەدەر ئەبێ لە زمانی دایکمان ئەنجا زمانێکی دیاری بەڵێ سەرەتا سوپاس بۆ ئێوە بانیتان باش و بەیانی هەموو بینەرانی کورساتی ئازیزیش باش زانینی زمانیەکی دیکە سەرەڕای زمانی دایک پێویستیەکی ڕۆژگارە کۆمەڵێک سوودی گرنگی هەیە لەسەر ئاستی جیاواز ئاستی یەکەم ئاستی کەسێتیە ئاستی دووەم ئاستی کۆمەڵگە و ئاستی بەجیهانی بوونە ئەوەی جەنابەت باسی لێەوە ئەکەی کە زیادەڕەوی بێت لە کاتێکا زیادەڕەویە کە لە تەمەنێکی زۆر بچووکەوە کە هێشتا منداڵەکە زمانی دایکی بەتەواوەتی نەبژاوە بەڵێ زمانی دایکی بەتەواوەتی نەبژاوە بەر زمانێکی دیکە بکەوێت هەرچەندە توێژینەوەکان ڕەیان لەگەڵ ئەوایە کە
هەردوو زمانەکەش ئەگەر بەرکەوتن هەبێت هیچ کێشەیەکی وا ئەو تۆ دروست ناکات کە ببێتە مای ترس بەڵام باشترە کە زمانی دایک بپژێت بە تەواوەتی ئەوەی پێی ئەوترێ سترەکچەر یاخود سینتاکس و ڕێزمانی زمانی دایکەکە بناغەیەکی بۆ دابنرێت پاشان وەرگرتنی زمانەکانی کە بێتە ئاراوە بۆ ئەوەی وەکو بناغەیە کار بکە بۆ وەرگرتنی زمانێکی دیکە جا دەردەکە ئەوەیە کە دکتۆر سۆمە ئێستا ئێمە لە هەندێک لە قوتابخانەکانمان ئەسڵان زمانی ئینگلیزی نەک زمانەکە خراپە مەبەستم ئەو غەدری لە حەقی زمانی دایکی خۆمان ناکرێت زمانی ئینگلیزی بۆ بە زمانی یەکەم دوای ئەوە مەجالێکیان ڕەخساندۆ بۆ زمانی کوردێکە جا بابینە سەر زمانی ئینگلیزی لە دەستپێکە من و سەرکۆ باسمان کرد لە ئێستاە زیاترین با بڵێن تیش کە بۆ فێربوونی زمان نەخرێتە سەری زمانی ئینگلیزی زانستیش بەشێکی یەکجار زۆری بە زمانی ئینگلیسیە هۆکار چییە کە زمانی ئینگلیسی ئابەم شوەیە خەریکە باڵە کێشە بەسەر هەموو جیهانە بەڵێ بوونی سەرچاوە زانستیەکان بوونی تەکنەلۆژیایەکی بەرفراوان بە زمانی ئینگلیزی وای لە زمانی ئینگلیزی کردو ئەوەندە بە جیهانی بکرێت لەبەرەوەی زۆربەی زۆری سەرچاوە زانستیەکان زۆربەی زۆری تەکنۆلۆژیا و زانیاری و زانستەکان بە زمانی ئینگلیزیە ئەمەش ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە زمانی ئینگلیزی زمانێکی کۆنە یعنی زمانێک نییە دوێنێ دەرکەوت بێت زمانێکە کە زۆر لە مێژە ئاخاوەرانی ئەو زمانە کاریان کردووە بۆ دەوڵەمەندکردنی زمانەکان و زۆربەی زۆری پێشکەوتنەکانیش بە زمانی ئینگلیزیە بۆیە حەقی خۆیەتی کە ئاوا بەرفراوان بێت و بە جیهانی زمانێکی جیهانی بێت واتە ئەوەی ئەهلی زانستەکەیە ئەوەی داهێنەرەکە بووە کە زۆربەیان خۆیان ئینگلیسی زمان بوون زۆرینیان ئەمە ناتوانین بە تەواوەتی بەڕەهایی قسە بکەین بڵین سەرجەمیان ئەتوانین بڵێ زۆرینیان چونکە زمانێکی تری وەکو زمانی کۆری یابانی سینی ئەمانەش ئەو زمانانەش خاوەنی زانە و توێژینەوە و زانستی تایبەت بە خۆیانن بەڵام ئەوەی کە زۆر زۆر بەرچاو و زۆر باڵی کێشاوە بەسەر جیهانە بەگشتی زمانی ئینگلیزیە باشە زۆر جارێ مابینین لە زۆربەی وڵاتەکانە بە چ بە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە چ بە وڵاتانی ئەوروپیەوە بەدەر لە زمانی دایکیان یەکێک لەو زمانانەی کە ستانداردە لە ناوەندا ئەکادمیەکانە خوێنرێ زمانی ئینگلیزیە لە لای خۆشمان بە خۆشحاڵی و لە زانکۆی سلێمانی کۆلێژێکمان هەیە بۆ زمانی ئینگلیزی ئێوە لە ڕووی ئەکادمیەوە چۆن کاری لەگەڵەکەن بۆ خوێندکاران تا چەند گرنگی ئێن بە زمانی دایکمان دوای ئەوە بۆ زمانی ئینگلیزی و ساڵ بە ساڵی جزانی کەم زمانە دەوڵەمەندترە بێ کۆمەڵە وشەی زیاتری بووە کۆمەڵە دەستەواژەی باشتری بووە جازای هەر ئینگلیزیە شێوەزارەکانی جیاوازە بۆ نمونە ئینگلیزی بەریتانی جیاوازە ئینگلیزی ئەمریکی جیاوازە ئینگلیزی کەنەدی جیاوازە هەمووشیان پێشڵە زمانی ئینگلیزی ئێوە چۆن کاری لەسەرەکەن وەکو ناوەندی ئەکادمی لە زانکۆی سلێمانی بەڵێ یەک بابەت کە ئێمە لە بەشی زمانی ئینگلیزی لە کۆلێژی زمان زانکۆی سلێمانی کاری لەسەرەکەین ئەوەیە ئێمە وەکو سنتەرێک یاخود وەکو پەیمانگایەکی فێربوونی زمان کار لەگەڵ زمانی ئینگلیزیان ناکەین ئەم تێڕوانینە زۆربەی خوێندکار کە هێتە بەشی ئینگلیزی بەداخەوە ئەم تێڕوانینە هەڵەیی هەیە و ئەزانێت لە لای ئێمە فێری زمانی ئینگلیزیە بێت ئێمە ناوەندی ئەکادیمین بەشەکەمان ناوی بەشی زمان و ئەدەبی ئینگلیزیە زمان ئێمە زانستی زمان فێری خوێندکارەکەین ڕاستە لەم ساڵانەی پێشوودا بە هەوڵی مامۆستایان و ستافی ئەکادمی بەشەکە قۆناغی یەکی بەشی زمانی ئینگلیزیمان داناوە وەکو ناساندنێکی زمانی ئینگلیزی بۆ نمونە کاراماییەکانی نووسین و خوێندنەوە و گوێگرتن و قسەکردن گرنگی پێ ئەدەین لە قۆناغیەکە ئەم بابەتانە لە قۆناغەکانی ترە زۆرتر کاڵ ئەبنەوە بەرەو ئەوەی کە ئەچینە ناو زانستی زمانەکەەوە ئەچینە ناو ڕێزمانی زمانەکەەوە مێژووی سەرهەڵدانی زمانەکەەوە فۆنۆلۆژی زمانەکەەوە فەنەتیکسی زمانەکەەوە دوور ئەکەوینەوە لە زمان وەکو فێربوون لەگەڵیشیا ئێمە ئەدەبی ئینگلیزیش زۆرینی زۆری وانەکانمان بەش کردو بۆ زانستی زمانی ئینگلیزی و ئەدەبی زمانی ئینگلیزی بۆیە کە خوێندکاریەتە بەشی ئینگلیزی یەکەم جار تێڕوانینێکی هەڵەی لا دروستە بێت کە ئێمە وەکو پەیمانگایەکی فێربوونی زمان مامەڵە لەگەڵ زمانی ئینگلیزیاکەین بەڵام بە پێچوانەیە ئێمە تەنها وەکو بیرهێنانەوەیەک قۆناغی یەکمان دابین کردووە بۆ سەرەتایەک خۆ دەستپێکێک بۆ زمانی ئینگلیزی پاشان ئەچینە ناو زانستی زمانەوانی ئینگلیزی و ئەدەبیاتی ئینگلیزیەوە دکتۆرەیەک پرسیار هەیە بۆی بۆ کۆمەڵە کەس ئەمە خۆم لە زانکۆم بووی بۆ کۆمەڵ خوێندکار و خێزانانەش ئەمە بەرچاوڕوونی هەبێ ئەم بەشەی ئێوە خەڵک خوێندکار و خێزانەکان تۆزی لێ ترسن با ئەمە بەڕوونی پێت بڵێم یعنی من خوێندکارێکم یەم حەزەکەم ئەم بەشەی ئێوە تاواکەم مەرجە من تاو زمانی ئینگلیزی بزانم جالایە وەربگیرم نەخێر یاخود
بۆ ماڕوم کەرەوە نەخێر زۆر باشە نەخێر مەرج نییە بە تەواتی زمانی ئینگلیزی بزانی اینجا لە بەشی ئێمە وەربگیرێ ئەو خۆتانزان وەرگرتن لە زانکۆکانی کوردستان بەگشتی لە ڕێگەی زانکۆلاینەوە نمرەی قۆناغی 12 بنەمایە بۆ وەرگرتن هەرچەندە ئێمە زۆر هەوڵمانداوە لە ڕێگەی نووسراوی سەرۆکبەشی پێش منەوە و لە ڕێگەی ستافی ئەکادمی بەشەکەەوە کە ئێمە وەرگرتن بکەین بەڕاستە و خۆواتە بە چاوپێکەوتن لەگەڵ خوێنکارێک خوازیارەکانە خوێنکار وەربگرین زۆر باشترە بەڵام لەبەر هەندێک هۆکار هەتا ئێستا قبولی فەرمیمان لە وەزارەتەوە وەرنەگرتووە بەڵام کاری هەر لەسەر ئەەکەین لەو بڕواایدا مستافەکەش لە بەشی ئینگلیزی ئەویان زۆر پێخۆشتر بێ چونکە کاتێک کە خوێنکارێک یەتە بەشی ئینگلیزی خۆی بنەمایەکی بەهێزی زمانی ئینگلیزی هەیە ئێمە ئەتوانین بە ئاسانتر لەسەر ئەو بنەمایە باشترکردنی زمانەکە بنیاد بنین بەڵام کاتێک کە خوێنکارێت خوازیارە و حەزێکی زۆری بۆ فێربوون هەیە ئێمە ئەتوانین دەستگیرۆیی بکەین هەموو مامۆستا بەڕێزەکانی بەشی ئینگلیزی بەردەوام لە ئامۆژگاریکردنی خوێنکارانان بۆ ئەوەی هەتا ئەتوانن پشووی هاوینەکانیان بەزایە بەسەر نەبن بچنە دەوراتەوە خۆیان ئێستا وای لە هاتووە بە بۆنەی پێشکەوتنی تەکنۆلۆژی و جۆرەها جۆری بەرنامە و ئەپلیکیشنی فری لەسەر ئینتەرنێت زۆر بە ئاسانیەتوانی خۆفێری زمانی ئینگلیزی بکەیت بۆیە خوێنکار بەس ئەوەنە مەیلی هەبێت خوازیار بێ بۆ ئەوی فێری زمانەکە بێت زۆر بە ئاسانی لە دوای دەرچوونی قسەکەرێکی ئاخاوەرێکی زۆر باشی ئینگلیزی لێ دەرەچێ و لەبەرەوەی بەشی ئێمەش بەشێکە نەڵم خەریکی وەسفی بەشەکەمان بەڵام بەڕاستی واهەیە کارامەیەکی زۆر باش لە خوێنکارە دروست دەکات متمانە بەخۆبوونێکی زۆر باش دروست دەکات لە خوێنکارە بۆچی چونکە زمانێکی تر شارەزا بووە ئەدەبیاتی زمانێکی جیهانی شارەزا بووە کە کاسایەتێکی بەهێزی بۆ دروست کردووە لە زۆر شت ناترسێ سەڵ ناکاتەوە لە ئەوەی پێوترێ سەرکەشی خۆی لە زۆر ئیش ئەدات ئەگەر توانایەکی یعنی بڵێم کەسایەتێکی بەهێزی هەبێت ئەوەندەی تر بەهێزە بێت و ئەتوانێت پیشەی خۆی بدۆزێتەوە لە دوای دەرچوون دکتۆر سۆما ئێستا لەنا هەندێک لەو کەسانەی کە لای ئێوە خوێندن تەواوەکان دێنە بازاڕی کار بۆ نمونە لە خوێندنگەکان لە شوێنەکان کە تایبەتە بە فێرکاری وەرئەگیرێت من کەسم بینیوە دوای 4 ساڵەکە هێشتا خۆی چۆتەوە خۆل وەکو قسەکردن وەکو ئاخاوتن وەکو بەکارهێنانی وشە کەسێک کە 4 ساڵ تەبعەن خوێند بێتی لە بوارێکە بە تایبەت ئەبێ زۆر وشەی دەوڵەمەند و قوڵ بەکاربهێنن نەک هەندێک وشەی سەرەتایی گەرمونە ئاخاوەرێکی ئاسایی زمانی ئینگلیزی کە فێری ئەبێت بەکاری بهێنە یعنی مەبەستم ئەوەیە یان هەندێک جار تەلەفوزەکان بە هەڵە ئاڵێ کەسێکە وا دێتە بازاڕی کار ئەچێ دواتر هەندێک قوتابی و فێرکاری ئەبێت ئەمە بە هەڵە لەوە ئەڕوا بۆ ئەو کەسەی تر تا چەند گرنگە ئەوەی کە لە لای ئێوە خوێندن تەواوەکە فیلتەرێک هەبێت بۆ ئەوەی کە ئەم زانستە بە دروستی زمانە و زمان بگەیەنرێت خۆی ئەوەی کە لە دوای دەرچوون خوێنکارمان هەبێت یا دەرچوومان هەبێت هەر پێویستی بە وەرگرتنی دەورات و هەر پێویستی بە وەرگرتن بێت بەڵام لە ئاستی ئاساییە چونکە زمانی ئینگلیزی زمانی دایکی ئێمە نییە ئێمە قەت و هەرگیز ناتوانین وەکو ئاخاوەرێکی زمانی ئینگلیزی کە خۆی زمانی دایکێتی قسە بکەین ئەمەش کێشەیەک نییە هەتا ئەو ئاستەی کە تووشی کێشەی لێک تێگەیشتن ببین یعنی مەبەستمەوەی بڵم چی ئێستا ئەگەر جەنابتان شارەزاییتان هەبێ خەڵکی هندستان بە ئینگلیزیە قسە ئەکات کە ئینگلیز خۆی ڕەنگە کێشەی تێگەشتنی هەبێ لەگەڵیان بەڵام خۆیان ئینگلیزیکی تایبەت بە خۆیانیان هەیە بۆیە تەلەفوزکردنێکی ڕاست یعنی 100% وەکو کەسێک کە بە ئینگلیزی قساکە مەرجی فێربوون و زانینی زمانی ئینگلیزی نییە هەر ئەوەندە کێشەی لێک تێگەشتن دروست نەبێ هەر ئەوەندە لە ڕووی زانستەوە زانستەکە بە هەڵە نەگات لەو بڕایدا نیم کێشەیەک دروست بێ ئەگەر کەسێک بە بڵین نەتقێکی باش یاخود بە پرۆناونسیشنێکی باش نەتوانێت وشەکان پرۆناونس بکات یاخود گۆی بکات بۆیە یەکەمە هۆکارەکانی ژەمانن یەکەمە زمانەکە زمانی خۆمان نییە دووهەمەن لە جینگەیەکین بە هەوڵی تاکە کەسی ئەتوانین دەورە بدرین بە زمانەکە هەرچەند دڵنیام ئەوە شارەزان کە بۆ فێربوونی زمانی ئینگلیزی باشترین شت پراکتیسکردنە یاخود ئەوەیە کە تۆ ڕاهێنان بکەیت پرۆڤە بکەیت ئەمەش بەچی ئەکرێت بەوە باشتر ئەکرێت کە دەورە درابێتی بە سەرچاوەیەکی وای ئینگلیزی کە بە ئاسانی بگا بە تۆ
باشە واتە ئێمە لە فێربوونی زانستی فێربوونی زمانە چیمان هەیە ئەو زمانی کەوەری ئەو بەرکەوتنت لەگەڵ زمانە ئەوەندە بێت کە لی تێ بکەیت ئەنی تۆ ناتوانانی ئێستا گوێ لە ئەگەر خۆت ئینگلیزێکی باش نەزانیت گوێ لە کەسێک بگری کە بە لەهجەیەکی کۆکنی لەندەن قسە ئەکات باشە لی تێناگەیت هەنێک جا خودی بۆن ئەمریکیەکانیش لەوان تێناگەن زۆر ڕاستە بۆی ئەمە تا ئاستێکی زۆر ئاساییە گەر نەتوانی وەکو ئەوان قسە بکە یا گەر نەتوانی وەکو بەها هەموو شتێک تێ بگەیت بەڵام ئەبێت تەماعت هەبێت کە بگەیتە نزیکە ئاستی ئەوەی کە کەسێک کە ئاخاوەری نەیتیڤی ئەو زمانەیە قسە بکەیت چونکە کەسمان نابین بە نەیتیڤ کەسمان نابین بەو کەسەی کە ئینگلیزیەکی تاو زمانی دایکێتی و قسەی پێکە بەڵام ئەتوانین نزیک بینەوە لەو ئاستە بە هەوڵی کەسی و بە تەماعی ئەوەی کە خۆمان هەزمان لە زمانەکە بێت ئەڵمانەکان قسێکی زۆر جوانیانەیە ئەڵێ گەرویستە فێری زمانی مە بیوەرە لەگەڵمان بژی زۆر گونجاوە زۆر ڕاستە چکە بۆ یەک شتی زۆر جوانیانەیە ئاوە ئەڵمانێک دانیشە دەدەقە قسەی لەگەڵ کە جۆر لێگرێ یەک قسەت پێ نابڕێ بەس کە تەواو بێڵێ ئەموو باش نییە ئەموو ئەمە چاکە بەمە فێرەبی کە تێگەڵیان نەبیت بۆ زمانیش تا چەند گرنگە بۆم نمونەیەم هێناوە ینی مناڵێکمانە کوڕێکمانە کچێکمانە باوکو دایکێک لە ماڵەوەی مامۆسایەکی بەڕێزی وەکو جەنابدا چەند گرنگە ئەگەر خەڵەتیشی کرد ئێمە نەکەوینە وەزعەتە سترێسی بۆ دروستکەین وای لێ بکەین لە زمان بترسێ وای لێ بکەین کە دەری نەبڕێ بە هەڵە بینوسێ با بە هەڵە بیڵێ بەڵام فێر ئەبێ ئێوە تا چەند لە کۆلێژەکەی خۆتانە یاخود مامۆستا بەڕێزەکانتانە خۆ کەسانێک کە پەروەردەکارن بەم شێوەیە مامەڵاکەن بۆی کە زمانەکە نەبێتە شتێکی قورس ببێتە شتێکی ئاسان و بە باشیش بگاتە ئەوەی جەنابەت ئاماژەت بۆ کرد بە تەواوەتی ڕاستە ئێمە لە بەشی ئینگلیزی هەموو مامۆستاکانمان لەسەر ئەو بابەتە کارەکەن بە تایبەتی لە کاتێکا کە خوێندکارەکە قسە ئەکات ئێمە وانەکانمان هەموو زۆربەی زۆری وانەکانمان خوێندکار زۆر مشارەکە ئەکا و زۆر بەشداری لە وانەکانەکە هەموو مامۆستاکان لەسەر ئەو بنەمایە کارەکەین کە نابێت لە کاتی گفتوگۆکردنا هەڵەی خوێندکار ڕاستکرێتەوە بەمە خوێندکارەکە سایکۆلۆژی بە تەواوەتی تێکەچێت ئەبێتە مای تەریقبوونەوەی لە بەردەمی خوێندکارەکانی هاوڕێیە بۆیە ئەوەستین تا کۆتایی کە لە قسەکردنەکەی تەواو بێ ڕەنگە دواتر بە تایبەتی بانگیکەین و پێی بڵین ئەمە هەڵەکانی تۆ بۆ وریا بە ئەمە ڕاستکەیتەوە و ڕەنگیش هەر لە بەرچای خوێندکارەکانە بەڵام بە ناڕاستەوە خۆی هەڵەکانی بۆ ڕاست بکەینەوە بۆ ئەوەی ئەوانی تریش فێر ببن هەڵەکردن بەشێکی فێربوونە بە تایبەتی لە زمانە هەر کاتێک کە تۆ هەڵە ئەەکەی کەواتە تۆ لە ستەیجەکەی لە مەرحەلەیەکەی کە خەریکی فێرە بیت بۆیە بەشێکە لە فێربوون ئێمە هیچ کار خوێندکارەکانمان ناترسێنین لە هەڵەکردن بەڵام ئەبێت کار لەسەرەوە بکەن کە هەڵەکانیان ڕاستکەنەوە بە هاوکاری مامۆستاکانیان بێت یا لەسەر ئاستی کەسی خۆیان بێت باشەجا دکتۆر سۆمە ئێمە ئێستا ئەبینن هەوڵ زۆر هەیە بۆ فێرکاری زمانی ئینگلیزی تەکنیکی جیاوازیش هەیە بەڕێزت پێمان بڵێ دیارترین ئەو هەڵانە کە لەم ڕێگەیە هەیە کەسێک بۆ فێربوونی زمان تووشی بێ کامانەیە یان باشترین تەکنیک و ڕێگەکان چە بۆ فێربوونەکە بەڵێ وەکو پێشتریش کاکسەرکۆ ئاماژەی بۆ کرد دەوردەدانی خۆتە یا خۆت وا لە ژینگەکەی خۆت بکەی کە ئەگەر حەست بکەی فێری زمانەکە بی بە بێگومان وا لە ژینگەکەی خۆت بکەی کە زۆرترین بەرکەوتنت بە زمانەکە هەبێت من هەموو جارێک لە قۆناغی ئەچمە لای خوێندکارەکانم و ئامۆژگاری فێربوونی زمانیانەکەم ئەوەیان پێ ئەڵم لە شتی سەرەتاییەوە دەست پێ بکەن لە شتی بەسەری فیلم زۆر ڕاستە بەڵام هەرگیز زۆر ڕاستە بە سەیری فلم بۆچی فلم چونکە فلم ڕنگدانەوەی ژیانێکی ئاسایی کەسەکانە ڕنگدانەوە چیرۆکێک ڕوویداوە بابەتێک ڕوویداوە کراوە بە فلم بۆ بە بیرۆکەی فلیمەکەواتە ئەمە کۆنتێکست دەکە خۆت بڵێن بابەتێکە کە واقعیە هەر وەکو ژیانکردن وایە سیرکردنی فلیمەکو ژیانکردن وایە لە ناو ژینگەیەکە کە بە زمانی ئینگلیزی قسە بکەن بۆیە یەکەم جار لە سەرەتای ئەگەر فێرخوازێکی سەرەتایی بیت بە بابەتی ئاسان دەست پێ بکەیت بە خوێندنەوە دەست پێ بکەیت پاشان بە سیرکردنی فلیم دەست پێ بکەیت لەو باوەڕدام کە ڕێگەیەکی باش بێ بۆ فێربوونی زمانەکە بە تایبەتی زۆربەی وڵاتەکان بەتای ئەمریکا و بەریتانیاش کار لەسەرەوەکەن ڕێگەی ئاسانتر بێنە پێشەوە باسی فلم ماگەر ساوان هۆڵێن لە ڕێگەی فلم کارتۆنەوە
چکە زمانێکی زۆر سادەیە و دەستەواژەکانە دان پێدانی پێوە لە بنا کارکتەرەکانە بۆی کە تۆ وەریگریت ئیدیەمی کەمترە بەڵێ ئێساییکە لەو فلم کارتۆنانی منیشتانەی کە لە جیهانە لەم کاری لەسەرەکان و پێشبینی زۆر باشیشی لێکن سیمسۆنە یعنی کات بەس بە شێوازێکی وا دەریە بڕێ کە تۆ توانی فێری بیت کەواتە ئێمە چەند گرنگە ئەگەر مناڵێکمان هەیە کەسێکمان هەیە لە لای ئێوەی بەڕێز دەسانکۆکان بەس تەنها ئەمە نییە ئەمریکا ماوە دکتۆرە سۆما ئەیا بە من ئەبێ خۆش ڕێگا هەڵبێت خوێندنەوە تەبێت سێرکردنی فیلمت هەبێت بە دوای شتی تازایە بگەڕێ ئێستا دنیا کراوەتەوە بەڕووی تەکنەلۆژیەوە ئەم چەند ڕێگایی تر لە پاڵ ڕێگا ئاکادمیەکە تا چەند وا لە تۆ کات کەسێکی دەوڵەمەندتربی لە زمانە تا ئاستێکی زۆر باش تاکە ئامۆژگاری ئێمە بۆ هەمیشە بۆ خوێندکارەکانمان ئەوەیە ئەو بابەتانەی کە لە بەش و لە کۆلێج وەری ئەگرن بەس نییە بۆ ئەوەی بتوانن لە دوای دەرچوون کارێکی باش و کارێکی شایستە بە توانەکانی خۆیانیان دەستکەوێت ئەبێت بە بەردەوامی هەوڵی تاکەسی خۆیانی لەگەڵ بێت بە بەردەوامی خوێندنەوەیان هەبێ بۆ ئەو توێژینەوەی کە لە بواری زمان فێربوونە ئەکرێت بە بەردەوامی خوێندنەوەیان هەبێ بەپی حەز و ئارەزوی خۆیان خوێندکارمان هەیە بۆ نمونە ئەڵێت من حەزم لە فیلم نییە نامەوێت سێری فیلمکەم بۆ فێربوون بەڵام حەزم لە خوێندنەوەیە ئەم خوێندکارە بەپی ئەو شێوازەی کە خۆی حەزیلێتی نابێت بە زۆر خۆت وابەستە بکەی بە ڕێگەیەکی فێربوونی زمانەوە ئەبێ حەزی خۆت و خولای خۆ بدۆزیتەوە ئایا من لە حەزم لە گۆرانی ئینگلیزیە قەیچەکە من لە زمانی لە گۆرانی ئینگلیزی و فێری زمانەکە بم حەزم لە خوێندنەوەی ڕۆمانێکی ئینگلیزیە بە زمانێکی سادە لە خوێندنەوەی ڕۆمانەوە خۆم فێرەکەم زۆر خوازیاری سیرکردنی فلیمم لە فلیمەوە خۆم فێرەکەم گرنگ ئەوەیە خۆت بدۆزیتەوە پێشەکی ئارەزوت لە چیا هەیە و حەزت بۆ چ شتێک هەیە بۆ ئەوەی لێوەی فێری زمانەکە بیت ئەوە لە هەمووی اینجا خۆی ئەم ئینگلیزیانە ماڵیان ئاوان بێ زۆر ئیشی زۆریشان کردو بۆەوەی کە ئاسانکاری بکەم بۆ کەسانەی ئەیانە فێر بن هەل لە یوتیوب لە ئینتەرنێت سەرچ بکە بۆ نمونە چیرۆکی ئاستی یەک ئاستی تۆزێک زیاتر بۆ نە پێشکەوت و هەموو ئاستەکان هەیە یعنیەکە تۆ بنانت بە چیرۆک و تەنانەت سەڵتیەکەشی هەیە جا وەکو دوا پرسیاری من لە بەڕێز دکتۆر سۆما ئێمە ئەیبینین ئەو کەسانەی ئەمە بە تۆزێک بەرەواقعی کۆمەلگای خۆشمان پرسیارێک لە بەڕێز بکەم فێری زمانی ئینگلیزی ئەبن ئەبینین ئەگەر تۆزێک لە بوارەکە قاڵە بنەوە بۆ نونە ئەگەر زانکۆیەکی ئینگلیزیان تاو کردووە فۆنتیکیان لەگەڵ یا ئەگۆڕێ یا زۆر لە ئاخاوتنی ڕۆژانەی زمانی کوردی خۆیانە زمانە ئینگلیزەکە و شەکانی بەکارێنن ئەمە با بڵێن نەرمی و خۆگونجاندنی زمانی ئینگلیزی ئەوە خۆیەکا بنەوە وشەکانی ئێمەیە یان ئێمە تۆزێک غەدر لە زمانەکەی خۆمانەکەین و زیاتر گرنگی بۆ لایە نەئەیەن لەو بڕوادا نیم کە کەسەکان لە دەسەڵاتی خۆیان نابێت کە ئاوا فۆنێتیکسیانە گۆڕێ و کە ئاوا لە کاتی قسەکردنە وشەی ئینگلیزی تێکەڵ بە قسەکانیانە بێت خوێندکارەکان یاخود هەر فێرخوازێک کە فێری زمانی ئینگلیزیە بێت و قسەگاسەگەرێ و دیقەتی من بەنەستەکەم لە زۆر کاتێکە قساکەم زۆربەی کات وشەیەکی ئینگلیزیە هێنم وڵای دکتۆر من گوێن ستراکچەر و سینتاکس و کۆنتێکست و ئەمانە بەدەست خۆم نییە کە تۆ بەکارینانی کە ڕۆژانە تۆ بەردەوامە بێم زمانە بەکاربێن ڕاستە بەدەست خۆت نییە یعنی بە شێوەیەکی ئۆتۆماتیکی و خۆنەویستانە ئەم کاریگەری زمانی ئینگلیزی لەسەر ئەو کەسانەیە کە فێری زمانی ئینگلیزی بوون ئەمە هەر تەنها بۆ زمانی ئینگلیزی وانە تەنانەت بۆ زمانی عەرەبی و زمانەکانی تری ژوایە جەنابەت ئەگەر زیاد لە زمانی کوردی بزانی ئەبێت کاتێککە بۆ منە چاپێکەوتنێکی تەلەڤزیۆنی تەیە ئەتەوێت لە شوێنێکە قسە بکەی بە تەواوەتی زمانەکەت کوردی بێت پێویستت بە پراکتیزەکردنێکی زۆرە بۆ ئەوەی خۆ دوا لێ بکەی تەنها بە زمانی کوردی قسە بکەی ئەمە لە کاتێکا کە زمانی تر بزانی چونکە زۆر بە خۆنەویستانە ئەو وشانەیەن بۆت کە زی زمانێکی تر و فێری بوویت و زۆر ئاسایی و غەدر نییە و هەندێک جار خوێندکارەکانی ئێماڵەن وڵا ئێمە کە قساکەین خوێندکاری بەشەکانی تر و هازانن ئێمە پۆز لێین لە بەرەوەی ئینگلیزیە زانین بەڵام ئەمە زۆر لە دەسەڵاتی خۆیان دوورە کە وشەی زمانی ئینگلیزی تێکەڵ بە زمانە کوردیەکەیانە بێت هیچ پەیوەندیکی بەهۆ نییە کە تا چەندێک خۆیان بە ئەدەن بەهۆ شانازی بەهۆکەن کە زمانی ئینگلیزیە زانن یعنی بەخوا لەمەی جەنابەت دەیڵێ ڕۆژانە بەرکەوتنمانێ بەم مۆزوعەوە بەڵام دایک و باوک ڕۆڵێکی بەرچاوی هەیە یعنی بەڕاستی ئێستا گەر بۆ خوێندکارێکی زانکۆ لەوانەیە خۆی گەورەیە و کەسێکە توانێت زانێت چۆن مامەڵاکە بەڵام بۆ خوێندکارێک کێسا لە خوێندنگە تایبەتەکان خوێنن لەوێر فێرە بێ بە ئینگلیزی بەس دایک و باوک با لە ماڵ و ڕێک سنووردارێکی بۆ بکا بۆ زمانی دایکانی من نمونەیەکە بۆێنمەوە من خوشکێکم لە وڵاتی کەنەدایە باشە سێ مناڵی هەر سێ مناڵەکەش لەو نیشتیمانایە لە دایک بوون لەوێ لە دایک بوون خۆیمە کوردین بەڵام وەرە یەنەوە بۆ ئێرە
منەیان هێنم بزانە ئەو کوردی ئەو چەند باشە. بەڵێ. بۆ من باسی خوشک بۆ لە ماڵەوە ڕێگری کراوە تۆ لە بەیانی ساهشت ڕۆی تا چوار زمانی ئینگلیزیە خوێنیت لەم وڵاتەیە لە چوار لە ماڵی ئەوان بە کوردی قساکرێت یعنی دایک و باوک ڕێگەی پێنایە یعنی تەنانەت دایکی ئەم ئێستا زۆر مناڵ لێرە هەیە بڕۆ لەناو هۆڵە وەرزشیەکانە من بەریانەکەم بەیەکەوە بەریەکەکەون بە ئینگلیزی قساکەن باشە قەی ناکە بیکەن بەڵام ئەبێ زمانەکەی خۆشمانە بیر نەچێتەوە بڕوا ئەکەی مامۆستا خۆمە ئەمە لەم شاشەیەوە قساکەین ئەمە دەردی زۆری دایک و باوکانە مناڵ هەیە لە زمانی کوردی ئاکەوێت یعنی مامۆسای کوردی بۆ گرتووە ئێمە گوناحە کەواتە بەڕێستان وەکو سەرۆکی باشێت تا چەند گرنگە ئەم سنوورداریە دانی یعنی بۆ نمونە فێر بە ئاکادمی فێر بە چۆن فێرەبی ئاستی خۆ پێشەشکە بەڵام نابێت زمانەکەی کەو بیرچێتەوە و لە ماڵیشەوە بە کوردی قسە بکە ڕاستە ئێمە لەبەر ئەوەی کە لە ئاستی بەش و کۆلێژ خوێنکارێکمان لە زۆرینیان سەر و هەژدە ساڵم و تەواو گەورن و تا هاتوونەتە لای ئێمە زمانی کوردیان بە تەواوەتی فێربوون و ئەزانن زمانی کوردی قسە ئەکەن و خۆشیان کۆنتترۆلی ئەوە لە دەستی خۆیانایە کە لەکووا بە کوردی قسە بکەن و تا چەندێک پەرە بە زمانی کوردیشیان بدەن بەڵام وەکو ئەوەی کە ئێمە ڕێگریان لێ بکەین وای قسە نەکەن لە بەش و لە کۆلێژ لە وڵایەمە بە تەواوەتی پێچەوانەی ئەوین ئێمە ئەمانەیە زۆرتر بە ئینگلیزی قسە بکەن چونکە لە ئاستێکان ئێمە ئیش لەسەر زمانەکانەکەین ئیش لەسەر دنیادیدەی و توانە و کارامەیانەکەین بۆ ئەوەی زمانی ئینگلیزیان باشتر بکەن بەڵام بەنسبەت مناڵی خوارد تر لەو تەمەنەوە یاخود کەسانێک کە خواردتر لەو تەمەنن کە لە لای ئێمە ئەوە ئەرکی زۆری وەزارەتی پەروەردەیە ئەرکی مامۆستایانە لە خوێندنگەکانە کە گرنگێکی تەواو بە زمانی کوردی بدەن و ئامۆژگاری و ڕێنیشاندەر بن بۆ دایک و باوکەکان بۆ ئەوەی وا لە مناڵەکانیان بکەن سنوورێک بۆ بەکارهێنانی زمانی ئینگلیزی دابنن بۆ ئەوی پەرە بە زمانە کوردیەکەیان بدەن ئێمە لەناو خۆمانە ئەم ئامۆژگاریەمان بە خوێندکارەکانی خۆمان ئەدەین چونکە ئەمان لە دوای دەرچوون زۆرینەیان هەلی کاریان وەکو مامۆستا بۆ ئەڕەخسێت و ئەبن بە مامۆستای زمانی ئینگلیزی پێمان وتون کە لە تەمەنێکی بچووکترا کە تۆ فەرخوازێکی مناڵێتە بەردەمت بۆ ئەوەی فێری زمانی ئینگلیزی بکەیت گرنگە وای تێبگەێنی کە تۆ ئەبێ یەکەم جار زمانی دایکت فێر ببی پاشان هەوڵی زمانی ئینگلیزی بدەیت و بیریشمان نەچێ فێربوونی زمانی ئینگلیزی بۆ بە پێداویستی ڕۆژ تەنانەت بۆ گەیاندنی بابەتە کۆمەڵایەتیەکانی ناو کۆمەڵگەی کوردی بابەتە کەلتوریەکان گرنگە ئێمە بە زمانێکی ترکە غەیری زمانی خۆمان کە زمانی شیرینی کوردیە بیگەێنین بە دەرەوە بۆ ئەوەی تەواو جیهانی دەرەوەش ئاشنایەتیان هەبێ لەگەڵ ئەو دۆزانەی کە هەمانە لە کۆمەڵگەی کوردیا ئەو بابەتانەی کە هەمانە بۆ ناساندنی کەلتورەکەمان ئێمە ناتوانین بە زمانی کوردی کەلتورەکەمان بناسێنین بە جیهان ئەبێ بە زمانێک کەلتورەکەمان بناسێنین کە زمانی جیهانیە بۆیە ترس نییە و بگرێ پێویستیشە فێربوونی زمانی ئینگلیزی بەڵام تا ئاستێکە زەرێری بۆ سەر فێربوونی زمانی دایک نەبێت خۆی دڵسۆزی پێویستە هەر دکتۆر سۆمەلا بۆنە ئیمارات یەکێک لەو کارانەی کە ئەمیری ئیمارات کردوێتی بۆی کە زمانی عەرەبی لەم ڕکابرایەتی زمانانە با بڵێن چۆکدانەدات دەرەقەت بێت و هەروەها خەڵک حەزی بۆ دروست بێت هاتووە ساڵانە با بڵێن پێشبڕکەیەکی چیرۆ خوێندنەوەی بە زمانی عەرەبی داناوە بۆ ئەوەی کە لە سەرانسەری جیهانەوە کەسانێک حەزیان بۆ دروست بێ بەشداری تیا بکەن و هەر لە لای خۆمان چەندانە لە خوێندکارەکانی ئێمە بەشداریان کرد بۆ ئێمە لە بەرنامەکەی خۆمانە چاپێکەوتنمان لەگەڵ کردن و ئەمە نیشانەدات ئەبێت لە ئاستی باڵایە لە پاڵ هەوڵی دایک و باوکەکان خوێندنگەکانمان هەوڵ هەبێت بۆ ئەوەی کە زمانی کوردیەکەمان بتوانێت شان بەشانی ئینگلیزیەکە پەرەی پێدرێت بەڵام بێگومان پێویستی سەردەمیشە بە زمانی ئینگلیزیش فێربووین زۆر سپاسی بەڕێزت ئەەکەین سپاس بۆی ئەمە بەیانی لەگەڵمان بوویت دەستەکانێک خۆش بێ سپاس بۆیە و هەر سەرکەوتوو بوون و چکە ئێوە پەروەردەکارێک و کەسانی باشن لە ناوزان کۆیە بووی کە بتوانانی خوێنکاری باش بێتە نێو کۆمەڵگا و کاری باشیانە بێت سپاس بۆیەوە دەستان خۆش زۆر